من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژوگرانی خۆشەویست. خۆشحاڵین ئەم جارش لە بەرنامەی بەخشین ئەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندە. هەر جارە و لە شارێک دڵی ماڵی هەژار و نەدار و بێناواکان لە هەرێمی کوردستان خۆش دەکەین. هەر جارە و بە جۆرێک، هەر جارە و خەڵکانێک لە ڕێگەی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوە سفرەیان ڕازاوە ئەبێت. مانگی پیرۆزی ڕەمەزانە، هەمومان ئەزانین خێر و سەدەقە و زەکاتەکان ئێجگار لەلایەن خوای پەروەردیگارەوە پاداشتی گەورەترە و هەمومان دڵمان خۆشە کە لە مانگی ڕەمەزاندا بتوانین خزمەتی هەژاران و نەداران بکەین. بۆی ئێوە لە بەرنامەی بەخشینەوە توانیتان لەم مانگی ڕەمەزانەدا لە چەند ڕۆژی ڕابردوومان بە هەزاران خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکەن. ئێمە تا ئێساش بەردەوامین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بۆ دڵخۆشکردنی هەژاران و نەداران. ئەمڕۆژ بەرنامەی بەخشین سەردانی قەزای شارە زۆری کردووە. لەوێ 100 خانەوادەی هەژار و نەدار سەبەتەی خۆراکیان بەسەر دابەش دەکەین بۆ ئەوەی بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناسوورەکانیان کەم بکەینەوە و سفرەیان ڕازاوە بکەین. چەند ساتێک لەگەڵمانە. خوا خێری خێرخوازان بنووسێت زۆر دەستی ئەوەش خۆشی خواتان لێ ڕازیە هەر کەسی ئەم خێرەکەوە ئەیداوە فەقیر و هەژار بسڵمانێ تێرەکە ئێوارە خوا پاداشی قیامەتی بواتۆ خواتان لێ ڕازی لە هەموو بسڵمانی ئەوانەی ئەکە دەستی فەقیرە گرن خوا پاداشتیان بدات. زۆر زۆر زەرورە بۆ فەقیر چونکە ڕەمەزانە هەیە هیچی نییە ئێواران زۆر نەبوون زۆر هەیە نەدار زۆر هەیە خوا پاداشتی قیامەتتان بوات. دەستخۆشیمانەیە بۆ بەرنامەی بەخشین و خوای گەورە پاداشتیان دات و خوای گەورە یارمەتی ئەوان و ئێوەش بات و دەستخۆشیمانەیە بۆیان کە لەم مانگە پیرۆزەدا یارمەتی فەقیر و هەژار دەدەن. لەم کاتا ئێمە بە تایبەتینەوە 1000 مەعاشمانەیە و 6 نەفەرین پیاوی نابینامەیە نەدەستێ نەچاوێ هیچ کەسێکیان نییە کە یارمەتیمان بە خوای گەورە نەوێت. دەستخۆشیان لێکەم و خوای گەورە پاداشتیان بات و خوای گەورە یارمەتیان دا ئینشەڵڵا. بەخشین نەوای بێکەسان. زاگیان زۆر سپاسی خێرخوازانەکەم زۆر گەشتبوونەوە سپاسیانەکەم کە یارمەتی ئەم خەڵکە ئەدەن یارمەتی بێدەرەتانان دەن زۆر سپاسیانەکەم و هاوکاری زۆر زۆر زەرورە. جارێک خاسن من ئەمە زۆر بە شانازیەوە زۆر بە شتێکی گەورەی داهانێم زۆر مەمنونم. خوا جەزاتان بات و پاداشتان بات. دەستخۆشی لەو کەسەیەکەم کە ئەم شتەی ناردەوە مانگی ڕەمەزانە و خوا لێیان بەزیاو کا و خوا ڕزقیان بوا و خوا بێوەیان کا و خوا لەو کەسێت بەزیاو کا کە ئەم
ڕۆن و برنج و شتەی بۆ فەقیر و هەژارە ناردە و بۆ هەموو بێوەژن و فەقیر و هەژارەی ناردە و زۆر سپاسی گشتانەکەم دانم هەمە و ئەگەرێکی یارمەتیم نییە حیسەبایەکی خوا من بەخوا نیمە دخوا لەو کەسەر بەزیاکە کە لای لەم خەڵکە کردێتەوە و خوا ڕسکی بە خوا بێوەی بکات لەگەڵ ئێوە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 1950 723 25 55 سەرەتا بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنی سافی بەرنامەی بەخشینی بەڕێزەکەم کە ئاگاداریان کردن وەکو نووسینگی هەڵەبجەی تازە کە ناوی 100 هەژار و نەداریان بۆ ئامادە بکەین یەشەمەش خۆشبەختانە بۆمان ئامادە ئەمڕۆ بە هاوکاری خوای گەورە و سافی بەڕێزیان توانیمان ئەو نەدارانە بەسەرکەینەوە و دووبارە سوپاسیان دەکەین ئێمە لێرەوە بە خێرخوازان دەڵێن بەوانی کە خوا پێداون دڵخۆش بن و هاوکاریانی کە بەرنامەی بەخشین یەکەن کە ئاوا دڵی سەدان و دەیان هەزاران خۆش ئەکەن لە هەموو شار و شارەشەکان بەبێ جیاوازی دووبارە داوای لێکەمە خێرخوازان دەستی هاوکاری درێژکن بۆ ئەم بەرنامە تاکو بەردەوام بێ و ئێمە دووبارە دەستخۆشی لە سافی بەرنامەی بەخشینەکە کە وەکو نەریتی ساڵانەی خۆی شارەکەی ئێمەی بێبەش نەکردوە لەو هاوکاریانە و دووبارە بە خێراتنیانەکەین داوا لە خێرخوازانی شەکەین بەردەوام هاوکاریمان بکەن تا بتوانین ئێمەش بەردەوام بین لە بەخشینەکان و دڵخۆش بن بە هاوکاریەکانتان و داوا لە هەژارانی شەکەن دوعای خێرمان بۆ بکەن لەم ڕەمەزانە خوای گەورەم بەرنامە بەردەوام بکە بۆ دەستگیرۆی فەقیر و هەژار و نەداری ئەم وڵاتە لە کاتی ئەم قەیرانە ئەوەنەی پێمان کراوە توانیمانە ماڵی 100 هەژار بەسەر بکەین و خۆراکیان بەسەردا دابەش بکەین ڕاستەکەی خۆتان لەوەی بیبین کە بە چاوێکی گەشەوە بەم ڕەمەزانە بەم تینوێتێ بەم برسێتێ بە دڵێکی خۆشەوە ئەگەڕێنەوە بە ماڵەکانیان ئیتر ئینشا خێرخوازان دڵخۆش بن بە هاوکاریەکانیان کە دڵی ئەم خانەوەدا هەژارانە زۆربەیان بێباوکن کە دڵیان خۆشەکەن هیوادارین بەردەوام بن لە هاوکاریەکان. بسم الله الرحمن الرحيم سرەتا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانی ئەم چەند ڕۆژەی مانگی ڕەمەزانی لێ وەرگرتبین خۆشەویستان و بەڕێزان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی بەرنامەی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە بڕیارمان نا بۆ 3500 کارتۆن خۆراک دابەش بکەین لە شار و شارۆچکەکانی کوردستاندا ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەو بڕێی کە بۆ هەڵەبجەی تازەماندا نابوو بۆ شارۆچکەی هەڵەبجەی تازە هاتینە ئێرە وەتوانیمان 100 خانەوادە و 100 خێزانی کەم دەرامەت بەسەر بکەینەوە بە پێدانی بڕێ خواردن پێیان بۆیە لە هەموو بەرنامەکانە ئێمە ئەوە دووبارە ئەکەینەوە کە دەوڵەمەندان و خێرۆمەندانی وڵاتەکەمان ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزانە زیاتر و زۆرتر دەستکراوە بن هەتاوەکو ئێمەش زیاتر بتوانین ئەو ژمارەی زیاد بکەین و لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن لە هەموو کاتێکا بەخشندەتر بوو بەخشندە بووە و لە مانگی ڕەمەزانە زیاتر بەخشندەتر بووە ئێمەش ئەو ئومێدەمان هەیە لە خێرۆمەندانی وڵاتەکەمان کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا زیاتر ئینشاءڵڵا دڵیان بجوڵێ و هەستیان بجوڵێ بەرامبەر بە هەژار و فەقیر و نەداری وڵاتەکەمان و زیاتر دەستی هاوکاری درێژکەن بۆ ئەم جۆرە بەرنامانەوە بۆ ئەم پرۆژانە هەتاوەکو زیاتر خەڵکانێکی زۆرتر مستەفید بێ و سوودی لێ وەربگرێ. سوپاسی خوای گەورەکە لەسەر هاوکاریەکان و دوعای خێریشمان هەیە بۆ دەوڵەمەندان و بۆ خێرۆمەندانی وڵاتەکەمان ئینشاءڵڵا خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و ماڵ و منداڵ و حەیاتیانەوە.
مانگی ڕەمەزان مانگی هەژاران و نەداران مانگی خێر و سەدەقە و زەکات هەمومان نەزانین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا خێر و پاداش زیاد دەکات هەژار و نەدارەکان چاوەڕێەکەن لە 12 مانگی ڕەمەزان بێ بۆ ئەوەی لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری و کۆمەچی بکرێت بۆی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بەهۆی هاوکاری و کۆمەچی و سەدەقە و زەکاتەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست ئەتوانین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا زۆرترین هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران بکەین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی یەکێکیش لەو پرۆژانەی بەرنامەی بەخشین لەم ساڵدا لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان دابریتی بوو لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان توانیمان ڕۆژانە ماڵی هەژار و نەدار و سفرەکانیان ڕازاوە بکەین بەوەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە وەک بینیتان ئەمڕۆ بەرنامەی بەخشین لە قەزای شار و زور توانی 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکات و بە بەخشینی خۆراک بەسەریاندا خۆتان نەزانن بەهۆی قەیرانی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان خەڵکانێک هەیە ژەمە خۆراکێکی بۆ پەیدا ناکرێ و بتوانێت دڵی منداڵی هەژار و نەدارەکانی خۆیان خۆش بکات خەڵکانێک هەیە پێویستی بە هاوکاری مادی هەیە خەڵکانێک هەیە پێویستیان بۆیە هاوکاریان بکرێت بۆ ئەوەی بتوانێت چارەسەری نەخۆشەکەی خۆی بکات بۆ ئێمە لە بەرنامەی بەخشینەوە هەر جارە و بە جۆرێک لە پرۆژەیەکدا خزمەتی هەژاران و نەداران دەکەین بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان داوەتان لێکەی ئەم چەند ڕۆژەی کەماومانە بەردەوام بن لەگەڵماندا بۆ ئەوی بتوانین زۆرترین هەژار و نەدار لە هەرێمی کوردستان دڵخۆش بکەین و سفرەیان ڕازاوە بکەین تا بەرنامەیەکتر پێتان شەد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێری کە سپاردە بەزایانادا وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه